یەکێک لە چاڵەکەەکانی ئەمڕۆمان بریتە لە ناشتنی ژمارەیەک بەڕووکە هەموو ساڵێک ئەمە 2 ساڵێکیش بەشداریمان کردو لە ساڵانی ڕابردووە بە 5,000 بەڕوو بەشداری ئەو هەرچەندە ژمارە ئەم ساڵمان کەمترە کە بە سێزەتی ئەمڕۆکانە بە تایبەت کەلێمە بەدلی شارستانی سۆران و لەو هەڵمەتەیەدا شارەکەمان کردووە دەمانوێت مەسیجێ بگەینەوەی کە جیاوازەوەی کە ساڵانە گەلێکی زۆری ڕووداوێکی جەنگەڵیمان هەیە لە سووتانی جەنگەڵەکان و شاخ و پێدەشت و دار و درەختەکان و ئەمە وای کردووە کە بەداخەوە هەموو ساڵێک لەم ناوچەیە کە ناوچەیەکی جیاوازمانەیە بەزەچیا و ناوچەیەکی تابڵێی سروشتێکی جیاواسر کە 6 بۆ 8 ڕووداوی گەورەی شێویمان هەیە بە هاوتا و هاوکاتیش لەگەڵەوەی کە دەبینن لە وڵاتێکی و پێشکەوتووە ئەمریکا و 2 هەفتەیەکی ڕووداوێکی گەورەی جەنگەڵی دروست بووە کە زیانگەرێکی زۆری و گیانی قوربانی مادیش زیانی مادیشی بەدوای هێناوە و ئەمڕۆکە لێرە بیسمان ئەوە بڵێن کە ناشتنی ئەو ژمارە بەڕوە بەشداریەکەین لە جیاواز لە سەوزکردنی و جوگرافیای ناوچەکەمان و لەگەڵ ئەوەی کە دەبینن لە شارەکانی پیشەسازی و ناوچەکانی تر ئۆکسیژین لە کەمیایەوە حاڵ ژینگە لە پیسایە هەرچەندە ناوچەیەمە ناوچەیەکی جیاوازترە و ژینگەیەکی لە بارتر و گونجاوتری هەیە و دیسانە دەبوانەوێت کە ئەو پەیامە بگەێنین بە هاونیشتیمانیان و ئەو خەڵکانەی دەدەبەرەکەمانن و لەگەڵەوەی کە دەکرێت ژینگە بپارێزن دەکرێت لە جیاتی دەستبردەی گردان و سوتانینی قەدەغەودارەکانەکە لە خەمی ئەوەیە بن کە سەوزکردنی نیشتیمان و جوگرافیاکان زۆر گرنگە و دەکرێت ڕۆژمێرێکی نەوعی هەبێت لە ساڵانەدا هەموو تاژیش کۆمەڵگە بەشداری بکە لە ناشتنی درەخت و چاندنی نەمام و هەموو بابەتانە و دەکرێت ئێمەش کە ژمارەی کارکتەرەکانمان کارمەندان وەفسەرانمان ژمارەیان کە 500 کارمەند وەفسەرێکمان هەیە و ساڵانە ئەگەر 15 بۆ 20 نەمان بچێنە ئێزگار زۆرەکە وەجیا لە دروستکردنی ئۆکسیجینێکی گونجاو کە هەر درەختێکە با بڵێم گەورە بێ 3 بۆ تا 5 کەسێک دەتوانێت ئۆکسیجین فەراهم بکە و لە جگە لە سیمای جوانی ناوچەکە و ئێمە ئەم جێگایەمان اختیار کردووە ناوچەی گەلی کە بنکەیەکی زۆر گرنگمانەیە بنکەی ڕزگارکردنەکان و ناوچەیەکی استراتیژیای گرنگە و زۆر گونجاوە بۆ ئەم بەڕوو ئەمانە و ڕاوێژمان کردو بە خەڵکی ئەزموندار کە لە بابەت پشتاڵی ئەزمونیان هەیە هەرچەنە ئێمە لە مانگی دوودا هەموو ساڵێک بە گرنگی ئێزانین لە 15 دوودا بەشداری بکەین و ئەم ساڵ گونجاوترە کە ئێساکە کەم ڕۆیە 23 مانگ لە مانگیەکە ئەمە ئەم هەڵمەتەیەمان دەست پێ کرد.